ئاهەنگ دەگێڕن لە ڕۆژی 8 مارسدا چونکە نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1970 زاینیدا وەک ڕۆژی جیهانی ژنان دیاری کرد. ئەویش وەک بەرچاوڕوونیەک لە پێناو مافە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری ژنان بە ئامانجی گەیشتن بە سەرجەمی مافەکان کە شایستە بن. 8 مارسی ئەم ساڵ لە کاتێکدایە وڵاتەکەمان لە بارودۆخێکی نەگونجاودایە بۆ گۆڕانکاری و چاکسازی لە پێناو دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی و ژیانێکی سەربەرزانە ڕاپەڕینی تشرین دەنگێکی گەورە و بەرزی ناڕەزایی گەل بوو بەڕووی هەموو هێز و لایەنە سیاسیەکان کە بەشدار بوون لە بەڕێوەبردن و ئیدارەیەکی شکست خواردووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و خزمەتگوزاری کە بەردەوام وڵاتیان بە پشک و پشکاری و ئیدارەیی پڕ لە گەندەڵ و دەرکەوتنی چەکداری ناسایی و نایاسایی و ناحکومی دەبردە ڕێوە کە ئەمەش بۆ هۆکاری دواکەوتنی ماف و ئازادی و خزمەتگوزاری و تەندروستی و ژیانی گەلەکەمان. هەر لەم بارودۆخەدا ژنان ئەرکێکی قورسیان گرتوۆتە ئەستۆ ئەویش ڕۆڵێکی گرنگی و کاریگەریان هەبوو لە ناڕەزایی و خۆپیشاندانەکاندا. داوای باشکردنی باری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و ئیداریان کرد کە لە ژینگەیەکی ئارام و ئاسایشدا و هەستکردن بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و نیشتیمانی و دوور بێت لە توندوتیژی نەئارامی و پارێزگاری لە مافەکانمان بۆ شێوەی لە دەستوردا هاتووە لەگەڵ دەنگی پێداوە بەڵام ڕوبەڕووی توندوتیژی و ڕفاندن و کوشتن و بە بۆمبی گازی فرمێسک ڕژ دەبووەوە. ئێمە چالاکوان بەرگریکاری مافی ژنان لە پارێزگای کەرکووک پێتان دەڵێن سڵاو و ڕێز و پێزانیمان بۆ کچان و ژنی وڵات. بێگومان هەوڵەکانتان شۆڕشێکە لە پێناو دروستکردنی دەوڵەتێک کە هاوڵاتی تێدا یەکسان و لە کەشێکی ئاشتی و ئارامدا ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت. داواکاریەکان: یەکەم، کارکردن لەسەر دامەزراندنی ئەنجومەنی نیشتیمانی ژنانی لێهاتوو کە دەستگایەکی یەکگرتوو سەربەخۆ بێت بۆ هەستانەوە و کاریگەرکردنی ڕۆڵی ئافرەت، کۆکردنەوەی هەر سوێنێنەری دەسەڵات، ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و دەستگاکانی ڕاگەاندن، ناوەندی توێژینەوەکان و هەڵسەنگاندنی ئافرەتان، کارکردن لەسەر ستراتیژی نیشتیمان گشتگیر بۆ نەهێشتنی کۆسپ و تەگەرەکان بۆ یەکسانی و ئاشتی ڕاستەقینە. 2. دامەزراندنی جۆری کۆمەڵایەتی بۆ کاری دڵسۆزانە و بەدەستهێنانی یەکسانی ژن و پیا و تێکەڵاوکردنیان بە سیاسەت و دروستکردنی پەیکەربەندی و بەرنامە و پلان بۆ شوێن پرۆژەکان. ئەلیف پەلەکردن لە بڕیاری قانونی هەستانەوە توندوتیژی دژی ژنان. بە کۆکردنەوەی خولی تایبەت بە ژنانی کەرکووک وەک پۆلیس و ئەفسەر و لێکۆڵەر. تا دابینکردنی شوێنی تایبەت بە ژنانی هەڵهاتوو لە توندوتیژی. پا دانانی پلان و ڕوبەڕووبوونەوەی هۆکارەکانی خۆکوشتنی ژنان. جیم باشکردنی گوزەرانی ژنان لە ڕێی سلفەی قەرزەوە. کارکردن بۆ جێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی 1325 تایبەت بە ژنان. من ئەتوانم باسیەوە بکەم وەکو جەمعیەی ئەمەل ئێمە نێزیکەی 1900 حاڵەتمان هەبووە 2019 نازانین دام و دەستگاکانی حکوومەت گەوان داتایان هەبێ بێ خۆیان بڵاوی بکەنەوە ئەوەی ئێمە کە هەمانە نێزیکەی 1900 حاڵەت زیاتریش بووە. زیاتر توندوتیژی جەستەیە، توندوتیژی سەرەکەی بە هەموو حاڵەتەکانی تایە، یاساییە، سەرەکەی جنسیە، سەرەکەی دەرونیە، بە هەموو لایەکەوتیایەت. یعنی ئێمە کاڵێن شاری کەرکووک نێزیکەی 106 حاڵەتی تیابووە لەسەر داتای مفۆزەی حقوقی ئینسان. یعنی بەڕاستی کەرکووک یەکەمین شارە لە ئاستی بەرزبوونی حاڵاتی ئینتیحار لە ناوەند و لە خوارو سەرەکەن ئەم ساڵ کەم بووە مقارنەی بکەین بە ساڵانی ڕابردوو بە سەرەکەین لە کەرکووک بەرەو زیاترە چێ.